تاقیکردنەوەی کۆتایی ساڵی پۆلی نۆیەم و دوانزەیەمی ئامادەیی بە هەموو بەشەکانی و دەست پێکا. ئەم جارەش مامۆستایان سەلماندیان کە پێشەنگن سەرباری ئەو هەموو ئاستەنگانەی هەبوون پرۆسەی پەروەردە و خوێندنیان بۆ ئەم ساڵیش گەیاندە کەناری ئارام. مامۆستایانی ئازیز، هیچ شتێک نییە هاوشانی ئەو دڵە گەورەیە و ئەو خەمە پیرۆزە و ئەو جەستە و ماندووی ئێوە بێت. باش دەزانم بەخۆشمەوە ساڵێنێکی زۆر لە چاوەڕوانی کۆمەڵێکی زۆر وادە و بەڵێندا ڕوێنراوین. ئێستاش دەزانم لە چی بێنازی و دڵشکاویدا دەست بەرداری ئەم پرۆسە گرانبەهایە نەبوون. لە پێناو گێڕانەوەی بەهای پەروەردە و زانست و لە پێناو بەهای معنەوی مامۆستایان هەوڵەکانمان دەخەی نەگەڕ بۆ گێڕانەوەی مافەکانتان. مامۆستایانی ئازیز، دەستی ماندووتان دەگوشین شایانی هەموو ڕێزلێنانێکن. بە ئومێدی بەردەوامی ژیان هیواخوازم بۆ لەمە و دواگشت کێشە سیاسی و ئابووری و دارایەکان چارەسەر بکرێن.